خب وەختتان و خێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. پێش لەوەی کە من زەرورەتە ئەم دیبەیتە بەحس بکەم و لەسەری بدوێم گوێ ئەگرین لە قسەی کابرایە کە ئەم ڕووداوانە بە بیانوویە ئەو دەسی پێکرد. ظاهرەن ئەم کابرا لە پەردە هاتگەسە دەر و قسەی کردگە. من چۆ خادێرین عوزێری پەیامێکم هەیە بۆ هەموو گەنجان و ڕستیانی عەشەری عوزێری کە سبەینێ ئەو کۆبوونەوەی بەردەم ماڵ ئێمە ناکرێ لەبەرەوەی کۆمەڵێ ڕیستی و پیاماقولی عەشەتەکەمان و لەگەڵ جەنابی کاک شاڵا و لەگەڵ ماڵی مامجەران لە خەتان کە شکۆی عەشەتەکەمان بگێڕنەوە و شکۆی خەڵای عوزێری بگێڕنەوە گەنجینە. ئێمە قەرزاربارتانین بەڕاستی پەیامی خۆتان گەیانووە.
ئێش بەناکردنی ئیشەکە پێیانتان گارۆ جا ئیشەکە بکرایە لەوە گەورەتر بوو بەڵام من وعدتانە دەمێ ئەو ئیشە ڕاگرین نەک کۆتایی فێرین ڕایەگرین وەختی خۆی لە وەختی خۆی هەڵوێستمانە بێ ئەگەر ڕوو جوابمانە درێتەوە بەڵام ئێمە یەکێتیەکەمان لە هەموو شتە پیرۆسترە ئێمە کادرێکی یەکێتین ئێمە لە ناو یەکێتیە خوێنمان داوە بۆ ئەم حیزب و دەسەڵات و حکومەتە ئێوە کەسایەتیەکی تڕۆن کەسایەتیەکی بێبەرودوان خاوەنە بڕیارنین ئێوە ئینسانگەرێکی تابینە قاقا فاسد و فاقدە شەرەفن ئێوە ئەوەنە پێشت وان نەوێ ڕۆڵەگیان ڕۆژە ئەوەڵ ئێمە قاچمان خستە ئەم مەیدانە نەمانەزانی تۆ چ خوێڕیەکی با ئێمە ئەمانزانی تۆ خوێڕیت لەگرا مەبەست تۆ نەبوو مەبەست ڕای گشتی بوو بزانە ڕۆڵە گیان ئەگەر تۆ حاڵیت نییە لەم دنیا تا من حاڵی بکەم لەم دنیا وا ئەگەر لە دنیای فاسۆلیا و ناوگەڵ و نەمایشتە ئێوە بێمە دەر و خۆفشۆکردنەوەی ئەلەکی بێمە دەرۆ لەناو ئەم دنیا لە بڕێ کۆمەڵگای بەشەریە شتێکمان هەست بە ناوە نووسەر کە نەمایش نامە ئەنووسێت کەسێکمان هەست بە ناوە دەرهێنەر کە فیلم دروستەکە جێگەگەلێکمان هەست بە ناوە کانونگەرێ دروستکردنە کولتور کە چەکوشکاریە کولتورەکە بۆ مەعنا کە خەڵکە عادی خەریکە ژیان ڕوتینە خۆیەسی ئەمە کەسانێکن کە بڕێچت ئەوێنن کە خەڵک ناوێنێت بۆیە کەسانێک وەکو ستانلی کوبریک دەرهێنەرە مهمێکە چون کارگەلێک ئەکا کە ڕەبتی بە ژیانە ئێستەی و داهاتوویە ئینسانەکان لەو کۆمەڵگا کە کۆمەڵگای دەستپێکێسی مەبەستە و ئەیکات ئەو کارەی کە من ئەیکەم بە زمانە ئەوامانە باتڵکردنە جادووی ئێوەس ئێوە جادوگەری ئەکەن بەسەر خەڵکا جادووی ڕەش ئەکەن من باتڵە تلسمەکەتان کەرستەکەتان و جادووەکەتان نەکەمەوە ئێوە خەڵکە ئێمەتان لە دەروون و قڕۆڵ کردگە من بەر بەم قڕۆڵیە ئەگرم بزانە لەم اتفاقاتەی کە تۆ بەم دێڕانە دەسی پێیەکەی ئێژیت کۆبوونەوەکەی بەیانیمان گەنجان و ڕش سپیدانی عوزەیری لەم ماجەرا دەری خست و من مەبەستم بوو کە دەری بخەم ئێوە عەشیرەتە ساختەن هیچ دەسەڵاتێکتان نییە لە بەهترین حاڵەتە تەسلیم بووگان و ڕعیەتان دەسە ئەرباب و حاکمیەتن هیچ ئێرادەیەکتان لە خۆتان نییە و هیچ قودرەتێکیش لێتان نایتە دەرو نەک تۆ هیچ کام لەو عەشیرەتەکانە تریش لێ نایتە دەرو نەک تۆ بڕیارەکەی دادگای فدراڵیە عێراق و قرتاندنە 11 کورسیە کورتەکان نیشانەدا ئێوە لەسەر پوشاڵی بوونە دەسەڵاتێکی پوشاڵی دانیشتگەن خۆتان درۆن قەزەمن باڵا کورتن و گەرەکتانە کۆمەڵگا بە ئەندازەیە خۆتان قەزەم و باڵا کورت بکەن بزانە ئێوە ئەوەنە ئینسانهایەکی بێبەرودوان کەسێک لەم دنیا حەساوتان بۆ ناکەوە پیاکتان نازانێ هیچ کەس نە ئەمریکا نە ڕووسیە نە چین نە یەک کەسایەتیە وڵاتە غەربیەکان نە خۆتان بە خۆتان کەسی بە ئێوە متمانە ناکە ئێوە پیاگ نین و هیچ وعدە و وەفا و شکۆیەکتان تیا نییە وەمە گشتی بەڵقە سەر ئاوە من بەرم بەمەگرت لەبەر ئەوەی کە ئێوە نەبن بە نمونەیەک وا تەشەنە بکەن
بەم سەرزەمینە ئێوە بە تەلەڤیزیۆنیە ماهوارەیەکان و بە کاناڵانە سۆشیال میدیا لە عەفرینەوە تا ئیلامتان قڕۆڵ کردگەن لە بۆگەنی و لە کەسافەت. ئێمە بەرمان بەم نەمایشەگەر ئێمە سابتمان کرد ئێوە نە مەردن، نە کوردن، نە قارەمانن، نە هیچ وەختی بووگن، نە بەرودواتان هەست، نە دەسەڵاتن، نە دوژمنایەتیتان لێتی، نە پیاوەتیتان لێتی، هیچ کامیان نییە. نەخۆت و نە ئەو پیرانەی عوزەیریت و نە ئەوانەی تۆیژی کۆمەڵێ پەیامم هەیە لەسەر خەتن بێشەرەف. تۆ کاورایەکی بێشەخسیەت بووی وا بە نەمایش کەرەکت و شەخسیەت وە خۆت بەی بێشەرەف. هەتک وە هەتک جواوە درێتۆ. بێشەرەف بوون و بێ ئابڕوو بوون وە معامڵەکردن جواو نادرێتۆ. فەڕەنسەوی وشەیەکیان هاوردە ناو ئەدەبیات سیاسی پێئێژن شارلاتان. شارلاتان نەزانی کێس؟ شارلاتان ئەوەسە وا لە ڕووبەرە گشتیوە تەعداد ئەکات و تڕۆت ئەکا لە پشت و دەستێرێتە سەردا ماچێکایجی گشت کەسەکەم. هەر تۆ کەسمی، هەر تۆ جاخمی. ئێوە پێتان وایە خەڵکە ئێمە کوێرە ناوێنی، ئەوەی کە ئێشێ بگۆڕێت ڕای گشتیە. تۆ مەسەڵەن باڤڵ هات نەمایشی کرد، نەمایش دەسەڵاتی کرد، باڤڵ کەوتکە بەسەر دەسەڵاتێکە کە دەسەڵاتەکە ئستقراری نەگرتگە. باڤڵ هیچ شەرعیەتێکی نییە، هیچ شێ نییە، باوکیشی هیچێ نەبوو. ئێوە پێگەیە دەسەڵاتتان لە عێراقێکی ساختە بە دەست هاوردگە کە ئێڵاتە متحدەیە ئەمریکا لە جێگەیەکە بڕیاریدا سەدام حسێن بگۆڕێت. ئەر سەدام حسێن نەوایە ئێوە لە هیچ کوێ دیار نەبوون، لە هیچ کوێ نەبوون. باڤڵ هیچ پێگەیەکی نییە، هیچ دەسەڵاتێکی نییە. قنی بۆ دنیا کردگە سۆ هاتوو بە فشەفش ئەو نووزەیی وا لە ناوە خەڵکە سلێمانیا بیچنێت. من بەرم پێگرت ئەگەر ئەمڕۆ باڤڵ هاتکەتەکە توا قسە بکە ڕۆڵە هەنە جەرگە قارەمانەکەی تۆ نییە فاسد وا ئیستە کەوت کەسە بەینتان حەف کەش و حەفکۆ تۆ ئیستە حەفت قاڕە کەوت کەسە بەینە وا دەرچویت کەس نازانێت لەکوێ خۆت بگریتۆ. ڕۆڵە بەچی تۆ خەریکی فکرەکەی تۆ ماڵە ئەم قسانیتە پەیام بیت و پەیام نەدەی. ئەوەی باڤڵ دەی ئەترسێ کوڕ خوێڕی تۆ نییەی. ئەوەی باڤڵی ئەترسێ ئەفکار عمومیە و شکستی کە من پێم هاورد خۆی فشۆ کرد و خۆی کرد بە بەتەڵە فیلم عەسابە. من گوم دەرخواردیدا ئەها خۆی دەرناخا، ئەها نەمایش ناکا و قۆڵەکانی هەڵماڕێت و دەسێجل عەسکەری لە بەرکات و بێژێ ئەمە کێسی منە، من حەلیەکەم، من گوندم، باشە بسە چاو حەلیەکەم. ئەها گومدا دەرخواردی ئەوە ڕوویگە خۆی قایم کردگە لە ژێر و گەرە کێسی قەزیەکە کۆکاتۆ. هەدەفە من ئەمەوە بەر بە نێرە کەری بگرم بۆ گرتم و هەدەفم ئەوە وە سابەتی بکەم ئینسانگەلێکی وەکو ئێوە و عەشیرەگەلە ساختە و سەرە عەشیرەگەلە ساختە هیچێ نیەن. خوێڕی کاندیدای مەجلس ئینتخابکەری کۆنە یەکێتی هەر ئیستە یەکێتی ئێوە خۆتان تەجاوز ئەکەن، خۆتان ڕێ ئەکەون. دەیتۆ بەرودواو هەز ڕۆڵەگیان تەمامە ئەم مەردمە لەم دنیا پوڵ بەدەست تێرێت کە گەورەی بوێت. ئێوە پوڵ بەدەست تێنن چی پێیەکەن؟ ئەی هەسوونە خۆتان، ئەی وەڕنە خۆتان، چی پێیەکەن بەم پوڵە کە بەدەستی تێرن؟ ڕۆڵە ماڵە دنیا یا بۆ غەرەزە یا بۆ مەرەز.
تمام أو بولد زياغاني وإنه يكفي شكل لبينا وحرمتي كافتقي كل في شك بيشكش خمزي نوع حلويستيكي بياغانا تو خجالت ناكيشي لجيل خلقيو أنركيني إيجي ري أكوين تو بقنجان عزيري ريسبيوان عزيري بأقراقيد خيري حفتيك الدرچو جيزاتن يدم كيتو لم لاو لولاوام بابي جان تخوت تروبوجي اوي كبي اجن الشكوي عشيرتي تروبوجا قربت بروي الريب كي تكشع الله تكمالك وسرتو مالا جلال طالباني من هم قوم در خوارد تو دا هم يكيت يكتم دا هم مالك وسرتم دا هم مال جلال طالباني دا فشة عشايريو درو زنانو قرد دلپنو كرد بازيو أحمقي داني شمكو كردو رورجان إما مردم كردين حلسو كوت إيوا لسر كومالغاي إما تأثيري داني آغا هرواك من لسر كومالغا تأثير دانيم سرطا بيتموت من جادو باطلكمو كورا كاوراي كر ايوه فكرة كان من لخوم تيم عاش مفتي كار اكم بلاي توا اشكيتو تو خوات فشو بكيتو بيجيتو قويكي نتو قويكي نبافل قويك رولجيان نمنيش حالي مني خريكم تشيكم من خريكم بربو فزاي الشكستك بو كردي لميجوا دروس اكن بقرم بربدوز کردن هیکل ساخته بگرم نشانیشی بدم چنی بوش و بطال و بی برودوا و بی اصول و بی پرنسیپن چنی بی شرفن رول استدی لما جرا کی بردیوه لما جرا ایم بردمانو خلق بردیوه گومان در خوارد تک تک تنده بزانو حكومة هليم كردستان دميك التواوغا تو هر قوكي جاراني هر يقو بوجي برو هر يقوة تو هر يقو بوجي نخوت عدديكي نيقو ديكيكا نبارتيت قويكا حج كام دان حج شكنيين باخاص ما بزانيتها ايوه توان خويندني يك مانجي تري خوتانتان نيه ايوه اصلا نافامن معناي كلام كاولان نافامن كل رحيز دواي چي تو اروي صلحكي دواي چي وچي آبروي چوك تيري تو استبويد بيكك لدي وخانة كان عزيري دي خونيرا كرتو ادعاء كرتنيا دي وخانة عزيرية استبويتو يكي لدي وخانة كان اوي والا پشت توا عزيرية بياغنية لتو قواتره رولجيان من انسان كرديكم لهر كويكا كهيرش بكريت سر كرد بيم برخوا او نيرا كريوا بافل بسر خلق سليمانيا اي كردو اي كرد النمايش بحكومة هريمي وبمن بري خوارد بومكم القابيا جيتيانية تو تراتيني تيابكي بچيتو خيري وكام قلقم تو بما بچيتو نكون ايوا هول حلتاني قرها ما مستعانة ديخو من سابت مكر ايوا درو زنن ايوا خفشو كرن ايوا داغان رولا استانلي كوبريك تي فيلم دروسكا بناو تشاوة وازة بسياغا كان نتو أقلا أقا نره بركت نحيز بكد نروناك بيران الشعركي توايتيا كستانلي كوبريك فيلم وابو دروسكا لكومالغاي أمريكا ببازي توم كروز ونيكول كيدمان يعني چي چاو هم بازة هم بسياغا أما حل كان ايوه فقط ماس فاسوليا وماسي برجاو قعدو بندو اما انا ازان رولجيان جامعة شتيكي هز كومالغا شتيكي هز بناو راي قشتي قبارتانم بچو كرگسو بخوتانو بحكومة حريمتان ذاتان يقو بخوان
ها چۆن بچووکتانم کردو ڕۆڵە تو 7 ساڵە پێشە خۆتە لەبیر نییە ئێوە خۆتان فش کردووە ئەوەنە زلون جێگەتان لە هیچ شوێنەوە خۆتان کردو بە مەرجعیەت و کوردبازی خۆتان کردو بە لووتکەی شۆڕشگێڕی خۆتان کردو بە لووتکەی ئاخری من گوم دەرخواردە تەکتەکتاندا ئیستا بچووک بوویتەوە هاتیتە سەر حەدەخوات ئیستا هاتی سەر حەدەخوات بێبەر و دوایەکی قەزەمی تفەنگچی بۆگەنی تیاڵبریادی ڕۆڵە تۆ سەرتاپا بکەنە تەڵاقنە مەفرەقە هیچ پوڵێک هیچ لباسێک هیچ ماشینێک هیچ ئەسلحەیە خوێڕی ناکات و پیاک نایکا پیاک بە هەڵوێستە پیاک بەو هەڵوێستەسە وا دنیا هوتەرەی تێ بکە یەک نەفەر ئەوێسێت و لەسەر قسەی خۆی ئەوێسێت مەسەڵەن ئیستە تۆ بە چ تەباعێک و ڕووگی مامەڵایەکەی پارەکە بۆ گەڕێنەوە ئەشوێنە قنە ناکەون بتگرن شاید تۆ سەخیف بووگی من بۆیە ئێژم سەخیف گەورە مەکەن ڕۆڵە وەختێ تۆ بڕۆی سەخیفێکی خوێڕی بێبەرودوا گەورە بکەی ئەم بێبەرودوا لە هەر ئستەیجێک لە ژیانیا هەڵسێت و بوردی کردگە ئەم لە ناو زەلکا و گواواوگە ئیسات کەسە دەرۆ دەسێ لە باسە تەمیزی کردگە فرە گۆڕیاگە حاڵیت بوو؟ ئێوە ئەوسا پازدارێکی قەرارگای ڕەمەزان شەقی وەقتنە مامجەلالتان ئەیدا وەقتنە مەسعودتان ڕۆڵە ئیمڕۆ پازدارێ تێ هەڵنادا پازدارێکی دەرەجەدار تێ هەڵەدا خاقانی تێ هەڵەدا و ئێوە قاچاقچی ئەون تو شتێکە لێنە گۆڕیاگە نۆکەری تۆزێ شکڵ و شێوازەکە گۆڕیاگە جلوبەرگەکەن تازە بووگەس و ئەم دەفە کوت شەواڵەکەی تەبەر لە نۆکەریانە هەر نۆکەرەکەی جارانی قاس حاڵی بوو پس منم کاران من نەکردگە تۆ قنە قوتار بێ تۆ بوونن نەبوونن لەم دنیا مێشولە هیچ تاسیرێ ناکە ئەوەی لەگرا بردیوە بەرەی خەڵک بوو ئەفکار عمومی خەیلی قدرەتمەندە ڕۆڵێکیان گوم دەرخواردە خانەوادەی تاڵەبانیدا گوم دەرخواردە خانەوادەی کۆسرەتدا گوم دەرخواردە ئێوەشدا کەوتنە گو خواردن ئیسە بڕۆنتەکە یەکتریان ڕێکەون بکەنەوە قنی یەکتریا لە بازار بعد دەس و مۆچان گەندەکە یەکتریا ئێمەشەمانە گەرەک ئێمە گەرەکمان نیشانی بنێەوە چنی زەعیفن چنی بێبەرودوان چنی بێبڕیارن چنی ترسزاورن چنی فاسدن چنی نایاساین چنی بێعەقڵن کەوت دوقرانەکە کە ڕۆڵەگیان تۆ وردە نازانی ئێمانوئێل کانت خوێنە لوئیە 16 حەڵاڵ کرد ئێمانوئێل کانت بە تەفەلسوفێکە کردی لە گۆشەیەکی تاریکە ئینسانەکانی بەو جێگە گەیاند کە پادشاهی و دیعەیە ئیلاهی نییە پاشا نوێنەرە خوا نییە بیگرن بیکوژن لە ئینقلابە فەڕەنسە گرتیان سەرە لوئیە 16 قرتاند ڕۆڵەگیان تۆ ئیستە لەوێ دانشتی وەزانیتە مشتێ سەرسەری و بێدایک و باوک و چەقۆ کێش و بێبەرودووە بێ ئەقڵ کاورا لە تۆ پرسێژی یەک کتیویتیانە و قڵاژی من پیای ئەسکەریم خوێڕی پیای ئەسکەری ژیرترین پیای دنیاست کەرترین پیای دنیا نییە وەکو تۆ بێبەرودووە تۆ فشارێکیان وەقتنە نەهاورد لەو پەڕ دنیا دەرچوویت دەی تۆ ئەکەر بکەویتە گەمارە و مەحاسرە بکەن چیەکەی فۆرە قنەکەی تۆ سوارە قنە بوون ڕۆڵە فەرماندەی نظامیە مەسە بتوانێت گەمارە و بشکێنی بتوانێت خودتە و پلان کاتە گیانە خەڵکی ڕۆڵە تۆ حتا تەپیان نەدا سەر بارەگاکە نەوزانی وەقتنە خۆت تۆ ئەگە فەرماندە بووایەتە 10 جاسووسە بوو من ئیستە لە ناوە عوزەیریەکانە تۆ 50 نەفەرم هەست ئەخبار ورد و دەرسم بۆ تێریت و من تحلیلی یەکەم ئیستا مەسەڵەن ڕێبکەوی یا ڕێنەکەوی چ گوویەگە خۆی بابەگیان ئێوە حاڵیتانە نەمایش تڕۆبوونتان لە ناوە مردم چەنی قورس تەواو بوو بۆتان حاڵیتان نییە نە
نافامن فکرەکەن ئێوە بە یەک ڕێ بکەون بەڵاکە ئەمەسە واقعەن بنەماڵەی تاڵەبانی فکرەکەن کێشەکە ئێوەن ئێشێبێنتەکە ئێوە سڵحکەن واقعەن ڕۆڵە سەرە پەتەکە واوە دەسە من و نێوە دەسە تۆوە نێوە دەسە عوزەیریان و لەگرا گەرەکتان و حکوومەتی ڕعب و ترۆر دامەزرێنن بەرتانم پێگرت گەرەکتان و بەناوی یاسا قسە بکەن بەناوی یاسا گومدا دەرخواردتان ئۆکەی مەجالە تەڕاتێنتان بۆ نەماوە جافرە خراوە تۆ بە فشە بە پڕە پێیەک و دەست پێ بکەی لە پڕێکا جەڵتە لێ با جەڵتەی خراوێکمدا لێتان وانیە بەبەم گیان ئێوە نازانن سیاسەت چییە باقلەوە فکرکن دادەوان چێ بۆسیتە دوورە قنت و بڕۆی پارە دەربێنی پارە پەیداکەی پارە کورە ڕۆڵە من تەمامە ئەم پارانەی کە ئیستە موەقەت وا لە گیرفانە ئێوە موەقەت هێشکمە لە گیرفان تاراوێ وەخت خۆی تۆ ساحێوە ئەو پارەیتەوە خەرجر کردگە یعنی داکتەسە قاپێ فاسۆلیا خواردکتە و داکتەسە سەیارەیە تەقی گەسۆ و ئەوەی بمێنێت و هەنە تۆ نییە ڕۆڵەگیان لێت ێسێنمەوە لە گشتان ێسێنمەوە ئەیدەمەوە ئەو خەڵکە ئیستە حاڵیتان بوو چ تۆ چ پاڤڵ چ خانەوادەی کۆسرەت ئێوە خەریکن لەکوێ خۆسرانەکەن ڕۆڵ تۆ نافامی تو یە زەمانێ توانی بوود بە واقە چونکە کوردە قەومی ئیتنیکی بە قەوڵە خۆتان چوار پاچکە بوو فقط ئێوە یە دەسەڵاتێکی خۆجێ یە حیزبیتان دروست کرده بوو داواتان کرد دنیا وەکو شنژنە دووگیان ئێوە بپارێزێ ئەزانی ئیستە ئێوە وانە کوێ ئیستە دنیا نەفرەتتان لێکە ئیستە کورد تفتان دیێکە ئەزانێ نە قارەمان و بن نە ئەقڵتان هەست نە شەرەفتان هەست نە کەرامەتتان هەست نە پیاگن مشتی حیزبی دایک و باوکە بەرساختن تا کورد نابوود بکەن لەژێرە ناو حکوومەتە هەرێما ئەکسپایرش بووگن ها تووشە مەرگە سیاسی بووگن هەروە چۆن تۆ دەرچووی قنگە کردو دەرچووی ما بەقیش قنگەکەن و دەرەچوون ئیستە تۆ لە زێهنە مەردەما دۆڕیاگی وردە هەڵس و کەوتە مەردم بەرامبەر بە ئێوە گۆڕیاگە خراو گۆڕیاگە ڕۆڵە گیان تو وەنەوشە ئەخەیتە ژێرە پات چوار حیمایە ئەخەیتە دەورە بەرە خەڵک بێژێ تۆ پیای مهمێکی باوەڕکەم ڕۆ خەڵکەن وا ڕەپیتانە و خۆتان و چی پێژن حیمایەکانتان و ئەزانێتە گەوادی داوەزی چوار کونی واوە دەوریوە بخۆ کەس حساب و پیاکتان بۆ ناکە بابا ئێوە پیاکتانتیانێ 50 کڵاو دەسماڵ وە سەرە حیزە سەرپان دانیشتگە دوو قسەی خێری بۆ بکەین و دوو قسەی خێر تۆ قسەی خێری ژەزانی گەوا باوک تۆ قسەی خێرە لە ناو گەڵە ناڕواتە دواوە قسەی خێری ژەزانی مەگەر ڕۆڵەگیان کاورای یەک عمر مێشکی تەعتیل وێ نەزانێ وا لە کوێ مەگەر قسەی خێریش ئەزانێ بکە بەچیتان و قسەی خێر ئەزاننێوە بەچیدانەوە ڕۆڵەگیان تۆ دانە نیشتێکی من ئایسە قسەکەم 2000 ملاحیزەم هەست تو دانە نیشتی قسەکەی حساو بۆ کی ئەەکەی بیرە کردە سۆ لەو قسانەیەکەی لەو بەیانی تەعتیلی ئەەکەین و قرارە ڕێ بکەین و ئێمە هەر یەکێتی بکەین و یەکێتی هنی خۆمانە و حکوومەتنی خۆمانە و وەڵا یەکێتی کردی وەقتدانەوە هەرە نەخۆتانە با خجاڵەت بکێشن یەکە بفەرمن بزانە ئیستە ئێوە خۆتان یەکێتیتان باڤڵتان بنەماڵەی کۆسرەتان بنەماڵەی جەلالتان خەڵک پیتەخەنەتان پێیەکە جووسکە وا بۆتان باوە پیاکتان نازانی ڕۆڵە پیاکبوون بە گەڵوگون نییە بە هەڵوێستە بۆیە تۆ سەرۆکە سەکتێکە وێنی 70 ساڵێسی ئەزەڵاتی نییە پیاگە هەڵوێستی هەست کۆمەڵی دەراویشە گونابادی لە ئێرانە بوون نورئەلیە ئیلاهی 95 ساڵی و قوتبیان و ئایەتوڵڵا خامنەئی مستەقیمەن فەرمانی دا و بیگرن نەخۆی خۆی داوە دەسۆ نەخۆی تەسلیم بوو دانەیە دەروێشە گونابادی بە پاسێ تەرازا 9 مەئمورە جمهوری ئیسلامی کردە ژێر و کوشتی خۆی نەداوە دەسۆ هەتا مرد گونابادی خۆیان نەداوە دەسۆ
پۆفیوز کاران نەخۆشونەوە 5 ساڵی و حساوی بۆ عەدیە خامنەی نەیەکرد ڕۆڵە تۆ پازدارێکی قەرارگای ڕەمەزان بخوڕێ گوو ئەەکەی تۆ خۆتە لە تاوی ترسە تۆ نە ڕاهبەرەکە حیزبەکە حکوومەتەکەی هەرێمە دەستکەوتە من چی بوو؟ من سابتم کرد ئێوە پیاکتانتیانە سابتم کرد یەکتان حەقیقی نییە سابتم کرد یەکتان مرد نییە ئێوە جنایەتکار هەنها زەعیف کوش هەنها خەڵکە بێدەسەڵات کوژ و جنایەتکار و قەسی و القەلب و ئەوانە هەن ئێوە چون بێبەرودوان ئەخلاقتان نییە کەسێکە ئەقڵینەوەی ئەخلاقی نییە بێ ئەخلاقە کەرەوەسە کەروگا ئێوە نە کەروگا خاز دووخەنانیەکە کەوت سنەی واتەنی گەڕیاوە گیانتا با بگەڕێەوە گیانی ما بە قێشە خاز بگەڕێەوە گیانتانە ئیستا ئێوە خەجاڵەت ناکێشن ئەم نەمایشانەکەن لە تەلەڤیزیۆنا بڵاوێکەنەوە باوەڕ کە خەڵک ئێمە پێتان پێکەنی ڕێک بووگن و فیلمە هەزەلی و کۆمدی جۆکن گشتتان جۆکن خۆتان تاریختان مێژووتان شناسنامەتان شۆهرەتان جۆکە ئێوە جۆکن هەر بۆوە خاسە دەورەتان کەن کرکتان بۆ بوون پێ بکەن مەزەی پای عێراق دامێن بێژن تۆزێ فشە فشمان بۆ بکە فشە کرد دایش تۆزە بوو بخۆ بێ زەحمەت ئەم وڵاتە ساحێبی هست صاحب ئەوە نییە نەهاد و مؤسساتی دروست کردە صاحب ئەوەسە و ارتباط ذهنی لە بینی ئینسانەکانە بە زوان دروستەکە ڕۆڵە ئێوە خەریک بوون زوانە سەقەتێکتان دروستەکە لە ناو خەڵکیە ئێمەیە ئینسان چۆن مێشکەکانمان بە یەکتری و ئەوە سرێتەوە بە زمان چییە؟ وشەس کەلەماتە حرەکاتە هەڵس و کەوتە دەربڕینە ئێوە خەریک بوون مشتی فاسدە کوڕ فاسد زوانە مردمە ئێمەتان ئەگۆڕی تا ارتباط فيما بين مێشکەکان لە جامعی ئێمە ارتباطێکی دۆڕیاگی خسیاگی بۆ گەنوێت من گۆڕیم ئیستا ئەدەبیاتە مردمە ئێمە فەرقەکە ئەدەبیاتە مردمە ئێمە 50 کەری وەکو تۆ بوێنێ باری لێ ئەنێ سواری ئەوێ نەقیزەیە و پیاگە نازانی خۆ ڕۆڵە تۆ بە وەنەوشە ناوی تۆ پیاگ بە ئێمفۆر ناوی تۆ پیاگ بە کالیبر 50 ناوی تۆ پیاگ بە خەمسە ناوی تۆ پیاگ تۆ بە هیچکام لەمانە ناوی تۆ پیاگ ڕۆڵە گیان ئەو کێ تەربیەتی کردگەن ئێوە مشتێک گەوا دەمتان داگەسە دەمی یەکتری خەریکن گەواخانە دروستەکەن حاڵی بوو جایسە هەر گویەگە خۆی بڕۆ بیخۆ تڕۆ ڕێکەوی یا ڕێ ناکەوی یەکێگەگەی شەرەفی بوێت بێشەرەفی قبول ناکە لە شەرەفا کەسێ ڕێ ناکەوێ کەسێ تەعەدا بکەن ناوگەڵە کەنیشکەکەی دانانیشێتە کە کاورا سوڵحەکە حاڵی بوو بڕێچت لەم دنیا قابل سوڵح نییە قابل فرۆشتن نییە بۆیە وڵاتەکان ئەرتەشیان هەست بۆیە شەڕ کاورای ئەڵمانی وتی بەردەوامیە سیاسەتە بە کەرەستەیەکی تر بۆیە لە جێگەیەکە ولادیمیر پوتین ێژێ کڵاپسی کرد هێرشە کاتە سەر ئوکراین حاڵی بوو ڕۆڵیان ئەوەی ئێوە تیا دۆڕیاگەن کوێز ڕایگەشتیە باوەڕ کە 50,000 نەمایشت دیوەخان بن خەڵک شار تفتان تێکە وە پیاکتان نازانی حەساوە مێشە سەرە گوشتان بۆ ناکە چونێوە بێشەرەفن ڕۆڵە پیاک بوون شۆهرەت پەیاکردن بە هەڵوێستە تۆ گەرەکت بێگەرەکردنەوێ ورد و درسە ئەم سەرزەمینە خولە پیزە ئەناسێت خولە پیزە نە یەکێتی و گەنست نە دەحیزی وەکو تۆ دیعایەی بۆ کردگە
چیرۆکە خولەپیزە دان و دان چووگە دەم و دەم چووگە گوێ وە گوێ چووگە خولەپیزە تۆ وە زۆر گەرەکتە جەلال کەیتە قارەمان جەلال ناوێت تۆ قارەمان ناوێت حتا سۆحا تۆ بە تەلەڤیزیۆن و ماهوارەیی و بە پوور بێژە جەلال قارەمان بوو بەخوا نەعنوانی قارەمانیەکە نەتفەنگچیەکانە دەوروبەریە کاتۆ قارەمان نە پۆست و تایتڵی کاتە قارەمان ڕۆڵە ئێوە کەی پیاگن حیزە قەرارگای ڕەمەزان تۆ حەساوە ئەوتەن نەکردگە دەوڵەتە ئێران بەم زوویانە ئێشە دەم و چاو بگۆڕێت ئێوە حەساوە ئەوتانە کردگە دەوڵەتە ئێران دەم و چاو بگۆڕێ پێگەیە کوردە قەومی ئتنیکی لە سنە و کرماشانە و بگۆڕێ حاڵقنە تۆ لە سلێمانی و هەولێر چه شەکلیە تایسە فکر لەمە کردگەسۆ نەوە گیانی تۆ نەوە کردگەسۆ باوەڕکە نەوە کردگەسۆ بۆیە ئێوە بەلاتانە و مهم نییە ئێوە کرن وەنە هەس ئەسپێک بەسریاوێ بە دروشکە بەس بەرچاوی ئەوێنێ مترێک لەوە زیاتر ناوێن نیشن قیزەی قونتان بن تا متری دواتر بڕۆن ئەمان مەوت تا وەحمەکانە بڕەوێت و تۆ نەخۆت گویەکی نە ئەوانەی دەوروبەرە گویەکن نە هیچ کارێکتان توانی بکەن لەگرام من شکستم بە گشتاندا دام دیتە سابتم کرد هیچ گویەک نییەن دیتە سابتم کردنە دوژمنایەتیتان لێتێ نە پیاوەتیتان لێتێ خێڕی دێ بڕۆن هەر گویە دڵتان گەرە کەسی بیخۆن وا تەڕۆ بوون بەرم پێتان گەر هیچ گویە ناتوانن لە سلێمانیا بخۆن وەم ئەدەبیاتی شەقسەم کرد چون تۆ کتێوە نەخوێنگەسۆ دێڕە فەلسەفی قسە بکەن یا دانیشتایەمە باسە فیلمەکەی ستانلی کوبریکم کردایە تۆ حاڵی ناوێ سەرباب حاڵی ناوێ تۆ لە سەدهە ئیسماعیل سەردەشتی ئەم بەندەی حەوا دەدەم بەسڵامەتی ئەوانایەوە حاڵیتانەوێ لەوە زیاتر حاڵیتان ناوێ مێشکتان ئێڕۆرەدا نابیسێ نافامێ ئێوە ماسی بە ترشۆ یا بەخوێوە ئەوە نەحاڵیتانەوێ ئیسە گەڕیاوە گیانتا جا بڕۆ هەڵخەڕۆ بڕۆ پەیامی تری وا بەهنێرە و خۆفشۆکەرە و برادرانی عوزێری ئێمە هەر ڕێ ئەکەوین خەریکی تەکی مامجەلا ماڵە مامجەلا داڕی بڕیەقمە تۆ وە تۆ دەرچوویت و هەت کە عشیرەکەیشتی کرد عشیرەکەیشە نەیتوانی جوا و بات و نیستە تۆ گەرەکتە بێژی ئەمە تۆ باعس بووی بەری پێ بگری نەڕۆڵە گیان نا ئەمە من بووم ئێوە گشتانم تڕۆ کرد شکستەکەیشتانەوە سەر بۆتان نەچووە بەرەو نەمایشی خۆ بە گوندەزان و یاسا و فشەفش تەواو بوو کۆکریاوە دەیسە بڕۆن دەستکەنە ملی یەکتری ماچکەن یەکێتێکی کون و جاران و حکوومەتەکەی خۆمان ئەم گووە وا ئیخۆن بەناوە حکوومەتەکەی خۆمان لە بیرتان نەچێتە بزانە کوڕە گەوات من نە یەکێتیم نە پارتیم مەلەفتان لە بیرم ناچین ئەتان کەم بە عیبرەتە تاریخ وەتان کەم بە عیبرەتە تاریخ مەلەفە یەک نەفەرتان ون ناکەم لە ماستا و چی و پوفی و زیەی وە بە ئاشکارای ئاڵەمەیکەن ڕۆڵە تۆ لە دەرە ماڵەکە لە سلێمانیشا پیاگ نییەی لەم گۆی زەمینە دانەدانەتانە گرم وەتان گرم چ بگا بە ماڵەکەی خۆت لا ئێوە خۆش